هەولێر ئێستا یەکێکە لە شارە هەرە پێشکەوتوەکانی عێراق و ناوچەکە بە تەواوبوونی هەردوو پرۆژەی پێشینەی سەوز و ڕێڕەوی ژیان قۆناغێکی دیکەی گەشەسەندن و ئاوەدانی لە شاری هەولێر دەست پێ دەکات و دەبێتە یەکێک لە شارە گەشتیارە هەرە گرنگەکانی دنیا کە خاوەنی مێژوویەکی دێرین و پێشکەوتن و ئاوەدانیەکی بەرچاویشە. ئەم شۆڕشەی ئاوەدانیەی کە دەستمان پێکردووە هەموو پارێزگا و شار و ناوچەکانی کوردستانی گرتوتەوە و بەردەوامیش دەبێت لە پێناو گەیشتن بە گەشەپێدانی گەشتگیر و هەمەلایەن کە ئامانجی سەرەکی خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لە ڕووی پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری گشتی و دەستەبەرکردنی هەلیکاری زیاتر و پەرەپێدانی و بەرهێنان لە کەرتە جۆرە و جۆرەکاندا.